دەوڵەتی عێراق لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ هیچ نەماوە بە کوردی نەکا لە ڕاگواستن لە تاعریب لە کوشت و بڕ هەتا گەیشتە سەر کیمیاباران و ئەنفال. تازەترین داهێنانی دەوڵەتی عێراق دەسەڵاتدارانی عێراق بێبەشکردن و بڕینی موچەی خەڵکی کوردستانە. ئێستا وشەیەکی تریان داهێناوە تەوتین ئەبێ هەموو کەس ناوی خۆی یا هەر موچەخۆرێک لە بانک تۆمار بکە بەمەشەوە هێشتا هەر ناینێرن بە دوای فێڵی تراگەڕێن. بۆ ئەم شەو ئێمە دەمانەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین داخۆ دوای ئەم تەوتینە هیچ فێڵی تر ماوە لە خەڵکی کوردستانی بکەن یا برسیکردن و بە کۆی لەکردنی خەڵکی کوردستان بەردەوام دەبێت. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با هەر لە سەرەتاوە لە ڕوونکردنەوەیەک لەسەر وشەی تەوتین. تەوتین چییە؟ ئەوەی عێراق داوایەکە. طبعا دەست خۆش زۆر سوپاس. ئەو مقەدیمەی جەناب من بەتەمەوم بیڵێم. عێراق و کاتێک کە پێکرا هەر کاتێک ئەو عەقڵیەتەی تیازاڵ بێ عەقڵیەتی چەوسانەوە و خۆفەرزکردن چی توانیوە کردوێتی طبعا کە پێشتر توانیوێتی تر ڕاگواستن و ئەنفال و تعریب و تاجیر ئەوەی کردووە. ئێستا دێت ئەتوانێت ئەو عەقڵێتە کەزاڵە بێ هی ئەوانەی پێ ناکرێت دێت چیە کات دێت محارەبەی بزەوت برسیکردن و محارەبەی اقتصادیمانەکە یعنی ئەگەر شتی تریشی پێ بکرێ ئەو عەقڵێتە ئەگەر زاڵ بێ ئەیتوانێوانەی تر بکات. بەڵام خۆشبەختانە کە ئێستا یادی ڕاپەڕینی جەماوەری کوردستانە لە سای ڕاپەڕین و لە سایی حکوومەتی هەرێم زۆر بربەستی ترمان خستوەتە پێشیان کە ئەوان نێن شتی تر بکەن بەڕاستی ینی هەموو ئەوانەیکەن لوتکەی شۆڤێنیزمە بە کورت و کەرزە بەداخەوە خەڵکێکی زۆر لە کوردستان تەرویجی ئەوواکە هەندێک بە تایبەتی کەناڵە ئیعلامیەکان کە ئەوان فریاد ڕەسن و ئەوان ئەتوانن ئەوە بن کە بەدیلی حکوومەتی هەرێم بن و ئەوان ئەتوانن کە فریای ئەو خەڵکە بکەون. ئەوەندا حەزەکەم ئەوە شتێک تەوزیحێک بدەم کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لەسەر حکوومەتی هەرێم نین ئەسڵەن سەر بە حکوومەتی عێراقین ئەو بەشەی لەناو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە مووقفیانە بوو لە 16 ئۆکتۆبەر تاکو ئێستا ئەوە بۆ نزیکەی 6 ساڵە چێ موچەی خاننشینیان بۆ نەبراوەتەوە. خەڵکی ئێمە ئەگەر لەسەر ئەوان ئەوێت وا بزانێ ئەوان هەموو شتێکیان بە دەقیقیە و بە ئەرقامە و بە پێی یاسا کارەکەن شتیوان نییە. ئەوان هەموو ئەو شتانی کە بڕیارانی کە دراوە خەلفێتێکی سیاسی هەیە. ئێستا دێمە سەر تەوتین بە تەواوەتی باشە ئەمێ ئەو بەهانانە باس بکەم باسی تکراری ناوەکەن. تکراری ناو طبعا کەسێک کە شەهیدێکیان متەقاعدێکی مردووە وەسیەکەی ناوی دووەمی ئەبێ بۆ نمونە فەرمانبەرێکی تر هەمان ئەو ناوە ئەچێتە سەر ئەوە بۆیە بێتە دوو ناو سێ ناو و خۆیان باشتریش ئەزانن بەڵام دێن بەهانەوەت پێگرن و لە ئەعلام بڵاویەکەنەوە کە ئەکرێ بە پرسیارێک بە ئستیفسارێک ئەمە وەڵامیانمان بداتەوە یاخود ئەسڵەن ئەگەر ئەوان ڕاستەکەن بە ئەو ناوە تکرارانیان بۆستاندایە بەڵام موچەکەیان کامل بناردایە. یەکێکی تر لە ببوورە کاک دکتۆریان لەسەر ناوی دووبارە بێ خۆسێ ڕوبعی عێراق حەسەن و حوسێن و کەڕار و فاتیمە و زەهرایە ئەی لەسەرەوە نانە هەمووی بەهانەی و کایدەنە ئەعلام بەداخۆ تەرویجەکە لە کوردستان زیاترە. ئەڵێ بە زمانی کوردی نابێت کە ئەمە مخالفەی مادەی 4 دەستورە ئەسڵەن کە پێویستە زمانی کوردی و عەرەبی لە هەموو بابەتەکان وەکو یەکەمان هێزی یاساییانەیە. دەمە سەر بابەتی ئەوەی کە هەندێک جار ناو لەگەڵ ئەرقامەکان فەرقێ بۆ هەندێک فەرمانبەرمان هەبووە ئیجازەی بدون ڕاتیبی هەبوو دوایە ئەوشمان بۆیان تەوزیح کردو. یعنی ئەگەر ئەوان بێنە ئەوەی کە باش مناقەشا دروست بێ ئێمە هەموو وەڵامی ئەوانەمان پێیان هەیە. بەرامبەر بە عەدەدی مۆزەفین بە ژماری فەرمانبەران بەردەوام بەهانەی واگرن ئەڵێن ئەو فەرمانبەرتان زۆرە بڕۆ لە جەدوەلی جیم لە یاسای موازنەی خۆیان ئەگە سێریکەی نسبەی ئێمە کەمترە لەو نسبەی عەدەدی سوکانی کە ئەسڵەن هەرێمی کوردستان هەیەی. ئەمە لەلایەک لەلایەکی تر لە هیچ دەقێکی دەستوری و یاسایی نییە دیاری کرده بێ بەرامبەر بە فەرمانبەران بەرامبەر بە چەند دانیشتوانیان چەندێک خەڵکی ئەو شارە ئەبێ ئەوەندە فەرمانبەری بۆ دابدرێت. ئەمە هیچ نییە و جگە لەوەی کە لەبەر سیاسەتی
حکوومەتە دوا بە دواکانی عێراق فەرمانبەری کورد دانەمەزراوە کورد دانەمەزراوە فەرمانبەر لە کەرکووک و لە شنگال و لە خانەقین و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئێستا ئەوانە زۆربەی کوردی ئەوێ لەسەر حکوومەتی هەرێم کە لە دەرەوەی ئەو عدەدی نەسەمەیە کە ئەوان ئێڵێن لە سنوورەکانی عێراق دامەزراون لەسەر حکوومەتی هەرێم و خاڵێکی تر ئەوەیە کە دانیشتوانی هەرێم هەر ئەوە نییە کە ئەوان لە ئیحسایەتەکانی بن بەڵکو و خەڵکێکی زۆر زیاتر بەهۆی باری سیاسی لە عێراق ئێستا ڕووی کردووەتە هەرێم لە وڵاتانی دەوروبەر کەمە پێویستی بە خزمەت گوزاری زیاترە پێویستی بۆیە کاک دکتۆر ینی بابێنە سەر ئەوان دەڵێن ئەبێ تەوتین یاخود هەژماری بانکی لە بانکەکانی عێراق بکرێتەوە بەڵام خۆ لە کوردستان هەژماری من کە کراوەتەوە بە ئاگاداری بانکی ناوەندیە بۆچی ئەم بیانوە گرنگ جارێکی کە ئەبێ بچێتەوە بانکە فیدرالیەکان ئێمە دەستمان بە پرۆسی تەوتین کرد لە هەرێمی کوردستان خۆمان کردومان هەر پێشەوەیان بڵێن لە ڕێی ئەو پرۆسی کە ناومانە هەژماری من نزیکەی 240,000 فەرمانبەر تەوتین کراوە هەژماری بۆ کراوەتەوە لە ئەو بانکانەی کە ئەسڵەن سەر بە با بڵێن مڕەخەسن ڕێگە پێدراون لەلایەن بانکی مرکزیەوە وەک بەشێک لە بڕیارەکەش ئەوە ئەڵێت بۆیە هەمان ئەو داتای ئێستا فەرمانبەرێک کە داخل بووە لەم هەژماری منە هەمان ئەم داتایە کە ئەوان پێویستیانەوە ئەم داتایی لێرە هەیە کە ئێمە داومانە بۆ داخلکردنی ئەو ڕقم حیسابێ ئێستا لە لای حکوومەتی عێراقی هەیە چونکە ئەم بانکانێرە هەمووی ڕبتن بە بانکی مرکزیەوە یعنی زۆر ئاسانە گەر بکرێ بڵێ هەر ئەم بانکانی کە هەژماری من هاتوونەتە ناو پرۆسی هەژماری من تەوتین لەناو ئەم بانکانە ئەکرێت و ئەمەلیەکە ئاسانترەکە و خۆیان 8 ساڵی زیاتر پێچۆکە تەواویشان نەکرد بەڵێ باش کاک دکتۆر بەڵام مەرج نییە ئەوەی ئێمە 8 ساڵی پێ بچیانی ئەگەر نەخێر لەبەروێ مەسڵەن دەستمان پێکردو لە دەمێکیشە زۆر باشە کاک دکتۆریان هەم میوارەیە ئێستا دادگای فێدرالی سووکە با بڵێن پاساوێکی هێناوەتەوە بۆ خۆ دەزانی ینی بۆ ئەم مانگە لە 141 موچەی موچەخۆران بێموچە کراون لێیان بڕاوە لەم ڕوونکردنەوەی دەڵێ تا پرۆسەی تەوتین تەواو دەبێ موچەی موچەخۆران ئەو باکەتی تری با شێوازێک لە شێوازەکان بدرێت پێدوانیە ئەمەش دیسانەوە فێڵێکی ترە پاساوێکی ترە بۆ خۆ دەزانی ئەوان لە فێڵکردن و قۆڵ بڕینە دەستی باڵیان هەیە بەڕاستیە بێت حکوومەتی هەرێم دەربارەوە بە بڕیارێکێک لا کۆت کەرەوە دەرچێت ئەگەر ئێمە بەرەو تەوتینە ڕووین ئایا بێ بزانین ئەو کاتێمە کۆبوونەوەات ئەنجام بدەین لەگەڵ وەزارەتی دارایی عێراقی تەوتین لە چۆ بکرێ ئەمە زۆر گرنگە ئەگەر تەوتین هەر لە هەژماری من بێت و بڕیارە ئیداریەکان هەر لە دەستی حکوومەتی هەرێم بێ و لای خۆمان بێ ئەوە طبیعیە واگەر ئەوان بڵێن ئللا ئەبێ ئەو بانکە ڕاستە و خۆ بانکێکی اتحادی بێ ئەمە بانکی نیشتیمانمانەیە لە کوردستان کە هیچ جیاوازینە لەگەڵ بانکی ڕەشید و ڕافیدەین هەمان جۆری مۆڵەتیان هەیە بۆیە ئەتوانرێت لە ڕێی بانکی نیشتیمانەوە ئەمە بکرێت ئەمەش بژاردەیەکی ترە بۆیە ئەبێت ئەگەر هاتوو ئێمە بەرە ئەوە بڕۆین ئەبێ کۆمەڵێک کۆبوونەوەی تر بکرێت هەماهەنگی دروست بێت لەسەر ئەساسی ئەوەی کە ئەو دقا چەقبەستوانەی لە بڕیارەکە داهاتووە شی بکرێنەوە بکرێن بە بێنە بواری ناحی عملی ئیشی پێ بکرێنە کەر ئەوە تا لەنا ئەو دقانە بمێنێت چونکە ئەوان ئەگەر بڕیارەکەی دادگای اتحادی بخێنیتەوە 224 زۆر عامە گشتیە ناتۆتە ناو تەفاسیلەوە کامە ئیشی پێ ناکرێت بەم شێوەیە باشە کاک دکتۆر ینی دێمەوە سەر ئەوەی مەسلەی تەوتینەکە و نیوەی ئەو مەسلەی هەژماری من ئێستا ئەوەی کە ئەو لە 159 کە نردویانە پێ دوایە ئەم هەنگاوی ئەوان بۆ بەشکردنی موچە نییە و دواییش بۆ کۆنتترۆلکردنی نەکەر موچە خۆران تەواوی هەرێم بێگومان ئێستا ئەو بڕەپارەی نردویانە ئەوە هەر خۆی غەدرێکی گەورەیە لە خەڵکی کوردستانیەکەن لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانیەکەن لەبەرەوەی تووشی عەجزێکی زۆر گەورەمانیان کردووە هەر تەکمیلەکردنی ئەوە بەڕاستی پێویستی بەوەیە تۆ چۆنەڵێت پارێکی زۆری بۆ تەرخە 390 ملیار نزیکەی 390 ملیارە لەسەر چی ئەساسێک کراوە کە ئەسڵەن ئەبوایە بۆ مانگی شوبات وەکو مانگەکانی ڕابردوو کە ئەو مانگەکانی ڕابردوو ژەرچەنێک نیان نردووە بە تەواوەتی هەر سێ مانگی ساڵی ڕابردووش ڕۆیشت ئەوانەی کە چوون لە مەحکەمەی اتحادی شکاتیان کردووە گەر داواکە بخێنیتەوە لایحەی داواکە باسی ئەو سێ موچەیەکەن و مرافعاتی سەرەتا لەسەرەوە بە بەڵام
سێرەکەی لە بڕیاری دادگای فیدرالی بەی جۆرێ باسی ئەو سێ موچێژ ناکات باش ئەمەش ئیشکالێکی باشە کاک دکتۆریانی ئەمە بەڕاستی پرسیارێت دێتە پێشێ حکوومەتمان هەیە لە عێراق با بڵێن لە عێراق حکوومەتی عێراق وەزارەتی دارایی هەیە وەزیرێکیشی هەیە ئەرێ خێرە تەنها و تەنها دادگای فیدرالی لە باتی حکوومەت و لە باتی وەزیریش بڕیار لەدا ئەمە لە کوێی دنیا هەیە ئەوان لەسەر ئەوە شتێک کردەوە دادگای فیدرالی داوایەکی ئێمە ڕەت کردەوە وەکو حکوومەتێرەم لەسەر یاسای موازنە یاسای بودجە کە لە عێراق دەرچووە ئەڵێ ئەو پارەی لە عێراقەیە با ئەوە شی بکەمەوە بۆ خەڵک فەرموو پێم خۆشە بەشێکی لا ئەدەین بۆ سیادی بەشێکی لا ئەدەین بۆ حاکیمە ئەوەی کە ئەمێنێتەوە دین ئینفاقیەکەین سەرفیەکەین لە چۆن لە 15 پارێزگا بە فعلی چەندێک لەوەی مایەوە مەرج نیە هەر هەمووی چەندێک سرف کرا خەرج کرا بۆ ئەو 15 پارێزگایە لەوە 12.67 دەدرێ بە کوردستان من لە خەڵکی کوردستانە پرسم ئەمە عدالەتی ئەمە لە چۆ ئەمە لە ئینصافی ئەمە لە هیچ نامێنێت هیچ نامێنێتەوە ئینجا لە دەربارەی ئەمە مچوینە پێش محکەمەی اتحادی وەکو حکوومەت هێرم سکاڵامان تۆمارکەیان داوامان قەید کردژی ئەو بڕگەیە لە یاسای بودجە بەڵام دادگای فیدرالی ڕەتی کردەوە کە پێویست بوو ئەوان ڕۆحی دەستور بپارێزن کە فیدرالیەتە فیدرالیت پێویستە تۆ بەشە بودجە بنێری نەکبیت تەجزیەکەی و بێت ئەو بێ محاسبەی بکە قائمەت ئاوهایە و ئەوەندە ئەبێ بە موچە بدەیت و ئەوەندە بە تەشغیلی تر ئەمە چوی یعنی فکری فیدرالیت لێرە بزرە بێ بەڕاستی بێژگە لەوە کاک دکتۆریانی من دیسان دەمەوێت بێمەوە سەر یاسای بودجە بۆ خۆی پێ ئەم یاسای بودجەیە کە ناحەقێکی زۆری تایە ینی لە 1970ەوە وەختی خۆی کە زیاتریش بهێناوێنێتە سەر 12.67 ئێستا ئەوەش جێبەجێ ناکەن ینی تۆ ئەوەش کە ئەو ڕێکەوتنی لەسەرکەوە یاسای بودجەشی پێدەرچووە پەرلەمانی عێراق دەنجی لەسەرداوە یاسای بودجەش نەواقسی زۆرە مبهەمی زۆرە زۆری تایە بۆ نمونە بابەتی داهاتی اتحادی ئەگەڕێتەوە سەرچی یاسای ئیدارەی مالی ساڵی 2019 کە خۆی ئەو یاسایە بەڕاستی زۆر بە عەقڵێکی مەرکەزیانە دانراوە هەر وەکو ساڵی سیەکان و چلەکان سەر عێراقەکە هیچ حیسابێکی بۆ فیدرالیت نەکرد نەخێر بۆیە کە ئەگەڕێتەوە سەرەوە یاسایە تا ئێستش ئەگەر بچینەوە سەر یاسای ئیدارەی مالی و مادەی 29 وازح نییە چی داهاتی اتحادی و چی داهاتی اتحادی نییە بۆیە چ لە یاسای موازنە و چ لە داواکاری وەزارەتی دارایی فیدرالی و چی لە ناوبڕگەکانی دادگای بڕیاری دادگای فیدرالی هەمووی ئەڵێ هەرچیت هەیە و نییە هەمووی ئیداکەوە لە حیسابی وەزارەتی دارایی عێراق یعنی ئەمە هەرچی داهاتی ناوخۆیمانێ نەوتی و نانەوتی هەمووی پێویستە بدەینەوە عێراق چۆن غیری یانبە لە هیچ بڕۆ بۆ محافەزە هەمووشی بیتەوە موچەکەت هەر ناداتی هەر نەیداوە تا ئێستا طبعا دەستە خۆش وڵی کاک تۆ پرسیارێک جار زۆر بوو بوورە کاتمان هەرەوەندە زۆر بەڕێز دکتۆر هاوڕێکەمان ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ تۆ زۆر سوپاس شەو باشە.